بناوي خواهي بخشندي مهربان من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەرنامەیەکی گرنگ و کاریگەر ئەم شەو بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. 23 ساڵ لەمە و بەر لەوەها ڕۆژێکدا مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز کەسایەتی کاریگەر و کاریزمی ڕابوونی ئیسلامی لە کوردستان کۆچی دوایی کرد. مامۆستا مەلا عوسمان جگە لەوەی کە نووسەر و مفەسیری قورئانی پیرۆز بوو، هاوکات لە کۆمەڵێک وێزگەی گرنگی ژیانی سیاسی و بانخوازی و پەروەردەیی خۆیدا کاریگەری ڕۆحی لەسەر خەڵکی کوردستان بەگشتی و بەشێک لە وڵاتانی گیانی ئیسلامیش بە تایبەتی تر یا بە گشتی تر دانابوو. ئەم کەسایەتیە جگە لەوەی کە تەفسیری قورئانی نووسی بوو، هاوکات لە ناو بزوتنەوەی ئیخوان موسلیمینە کاریگەریەکی زۆری هەبوو. یەکێک بوو لە ڕووە کاریگەرەکانی بزوتنەوەی ئیخوان موسلیمین کە زیاد لە 70 ساڵ بەر لە ئێسا هاتووەتە کوردستانەوە. دواتر ڕابەرایەتی شۆڕش و ڕاپەڕینێکی گەورەی کرد لە ناوچەی هەڵەبجە و هەورامان و شارەزور لە 11 ساڵی 1970 توانی بە کاریگەری ئەو هۆکارێکی سەرەکی بوو کە خەڵکێکی زۆر ژێر نیر و دەسەڵاتی ستەمکاری حزبی بەعس بەجێبی هەڵن و ڕوو لە ڕۆژهەڵاتی کوردستان بکەن. ئەم پیاوە 12 ساڵی ڕەبەق بەردەوام بوو لە کاری تێکۆشان و جیهاد و کاری سیاسی و ڕابەرایەتی بزوتنەوەی ئیسلامی و هەروەها ڕابوونی ئیسلامی بە شێوەیەکی گشتی تر. دواتر لە 12 ساڵی 1999 بۆ دوجار ماڵ ئاوایی لە جیهانی ئیسلامی و لە کوردستان و لە هاوبیر و هاوخەباتانی کرد. ئێمە هەوڵ دەدەین ئەم شەو لە کەناڵی ئاسمانی پەیام گفتوگۆیەک لەسەر کەسایەتی سیاسی و بانخوازی و پەروەردەیی و جیهادی مامۆستا مەلا عوسمان بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان میوانەکانم لە هەولێر کاک عەبدوڕەحمان عوسمان عەبدولعەزیز کوڕی مامۆستای کۆچ کرد و لە ستۆدیۆکەشم کاک کامیل مەحموود نووسەر و کەسایەتی ئیسلامی لە سنووری هەڵەبجە و هەورامان و شارەزور. لێرەوە بەخێراتنی کاک عەبدوڕەحمانەکەم خۆشحاڵم کە لەم بەرنامەیەدا ئەم شەو لەگەڵمانەوە لە ستۆدیۆکەشم بەخێراتنی کاک کامیل مەحموودەکەم. دەچمە هەولێر ئەمەوێ کاک عەبدوڕەحمان وەکو کوڕی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز لەسەر کەسایەتی مامۆستا مەلا عوسمان و لەسەر ڕۆڵ و پێگەی بە تایبەتی وەک لە پێشەکی بەرنامەکە باسم کرد لە ڕووی بانخوازی و پەروەردەیی و جیهادیەوە قسەمان بۆ بکات و بینەران گوێبیستی بنبزین مامۆستا مەلا عوسمان و ئەو نەوانەی ئێستا کە ئاگاداری بەشێک لەو کەسایەتیانەی ڕابردوونین بە تایبەتی کە سەحوەی ئیسلامیان بە ڕۆگەیان دوو مامۆستا مەلا عوسمان یەکێکە لە کەسە کاریگەرەکان بۆ بینەران قسەمان بۆ بکات و زیاتر بازە ژیان و کەسایەتی باوکی ڕەحمەتی بکات. فەرموو کاک عەبدوڕەحمان. بە ناوی خودای بەخشندە و میهرەبان، سپاس و ستایش بۆ پەروەردەگاری عالەم، درود و سڵاو بۆ گیانی پاکی پێغەمبەر و بۆ یار و خانەوادە و یاوەرانی سەرجەم. سەرەتا بەخێراتنی بەڕێستان و کەناڵە بەڕێزەکەتان دەکەم بۆ ئەم یادکردنەوە بە وەفایە بەخێر بێن بەسەر چاو. لە ڕاستیدا قسەکردن لەسەر کەسایەتیەکی ئاوە هاوەکو جەنابی مامۆستا مەلا عوسمان لە بەرنامەیەکی ئاوا کەم کاتە هەر ئەوە نەفریاکەوین کە ئاماژە بە چەند وێستگەیەکی کورت و خێرا بدەین بەو مەبەستەی کەوە بایەخدارانی بەڕێز لە کاتی ترا بۆ خۆیان بەدەوداچوونی بۆ بکەن. مێژووی کاری ئیسلامی و ئەوەی پێ ئەوترێ بێداری ئیسلامی لە ڕاستیدا ئەگەڕێتەوە بۆ ساڵانێکی زۆر لەمەو پێش، کاتێک پاش ئاوابوونی دەسەڵاتی ئاخر دەسەڵاتی ئیسلامی لە ناوچەکەدا کە ئەتوانین بڵێن سەڵتەنەتی عوسمانی بوو
و دابشکردنی ئەو ناوچە ئیسلامیانەی هەرێمەکانی دەسەڵاتی گەورەی عوسمانی. ناوچەی کوردستانیش یەکێک بوو لەو ناوچانەی کەوا دابش کرا بە سەر ئەو دەوڵەتە زلهێزانەی کەوا براوە بوون لە جەنگی جیهانیە. و پاش ئەوەش عێراق بە تایبەتی تر پێش ئەوەی کەوا ببێتە حکمێکی پاشایەتی لە ئینتیدابی بریتانیا بوو، هەر لەو کاتانەوە کوردستان ئەگەر چی جێگایەکی دوورە دەست بوو، بەڵام خاوەنی نێهزەت و پرۆژەیەکی گەورەی بێداری ئیسلامی بوو لە چوارچێوەی قوتابخانە و مزگەوت و خانەخاکانە کە هەمیشە دەورێکی باشیان هەبووە لە بێداری ئیسلامیدا. و ئەم شێوازە بێداریش وەکو تێکڕای شێوازە بێداریەکە بژانەوەکانی جیهانی ئیسلام چ لە هیند و پاکستان و لە ئەفریقیا و لە چەند جێگەیەکی تری جیهان، بێداری ئیسلامی کوردستانیش خاوەن تایبەتمەندیەکی خۆی بوو کە تێکەڵاوی ئەو میلەتەی خۆی بوو و بە کردنەوەی قوتابخانەکان و پەرەپێدانی زانست و پێگەیاندنی مەلای باش لە کوردستانە لەسەر تاسەری کوردستانە درێژیاندا بوو بۆ بێداریە. و ئەگەر ئێمە زیاتر زوومی بایەخدانەکە بخەینە سەر ئەو بێداریە ئیسلامی کەوا ئێستا کاری ئیسلامی ئەتوانین بڵێن ڕیشە ئەگەڕێتەوە بۆ ئەوە بوو لە ساڵەکانی چلەکانە زانایانی هەڵەبجە بە تایبەتی تر جەنابی مامۆستا مەلا ساڵح و مامۆستا مەلا عوسمان و گشت ئەو زانابە ڕێزانەی ناوچەکە کە بەشدار بوون هەرێکەی بە شێوازێک لەو بێداریە بە جۆرێک کەوا قەڵایەکی بەهێزی زانستی ئیسلامیان لە ناوچەکە بەرپا کرده بوو کە پشتبەستوو بوو بە اعتیماد بەخوای گەورە، پاش ئەوەش بە کەسایەتیەکی بەهێزی خۆیان ذاتی و لە هەمان کاتیشا بەهرەمەندبوونیان بە زانستێکی زۆر گەورە و فراوان کە ئەتوانین بڵین باشترین زانای ناوچەکەی خۆیان بوون. ئەمانە بنەمای کاری بێداری ئیسلامی کوردستان بووە لە ناوچەکە. و ئەشتوانین ئەوە بڵین کەوا کاری ئیسلامی و ئەوەی کە پێ ئەوترێ سەحوەی ئیسلامی و هەروەها شۆڕژگێرەتی کوردیش هەردووکیان خاوەن هاوبەشیەک بوون کە گرنگە لێرە ئاماژە پێکردنیان ئەویش ئەوەیە بێداری ئیسلامیەکە هەروەکو چۆن کاری ئیسلامی کردووەتە سەرمەشق بۆ خۆی لە هەمان کاتیشدا نیشتیمان دۆستی و دڵسۆزی بۆ گەل و وڵات هەمیشە لە بیر و مەبەستیانە بۆ کاریان بۆ کردووە، هەروەکو چۆن شۆڕشەکانی کوردیش بە هەمان شێوە ئەگەرچی شۆڕشی نەتەوایەتی بوون لە هەمان کاتە بەدەست پیاوانی و کەسانێک بووە کە دەرچووی مزگەوت و خانەخاکان بوون یا لە بنەماڵە ئاینەکانە بوون. ئەم هاوبەشیە لە کاری کوردستانە چوەکو کاری بێداری ئیسلامی چوەکو کاری شۆڕژگەری نەتەوایەتی خاڵێکی هاوبەشی گرنگە کە تایبەتمەندیەکە ئەتوانین بڵین تەنیا لە کوردستانە ئەو شێوە هەبووە لە کۆنا و لە کاتی خۆیان. جا دەستپێکردنی کاری ئیسلامی لەو ئینتلاقەوە بووە کەوا پرۆژەیەکی متەکامل بۆ هەر قۆناغ و بۆ هەر مەقامێک هەڵوێستی شیاوی خۆیان هەبووە. کاتێکەوە میلەتی ئێمە پێویستی هەبووە هەمیشە بەوەی کەوا مەدرسە و
قوتابخانەی باشی تیا هەبوو بێت ئەم مامۆستا بەڕێزانەی کوردستان و بە تایبەتی مامۆسایانی هەڵەبجە خاوەنی حوجرەی فەقەی زۆر باش بوون کە قوتابیانی کوردستانی عێراق و قوتابیانی کوردستانی ئێران تایە هەمیشە بەشدار بوون و هەمیشە وجودیان هەبووە و لە هەمان کاتیشدا لەگەڵ ئەوە هەمیشە بانگخوازێکی بەتوانا بوون لە سۆنگەی خۆسازی مامۆسایان کە تایبەتمەندیەکی ئەو تەویان هەبووە لە بواری پاڵفتەکردنی دەروون وەک دەرچوویەکی سەرکەوتووی قوتابخانەکەی ئیمام محەممەدی غەزالی لە هەموو کەڵک وەرگرتن لە ئەحیا عولوم الدین کە هەمیشە لە حوجرەکانە بە تایبەتی لە حوجرەی پریسا زۆر احتیمامی پێدراوە. کا عەبدوڕەحمان ئەمە ئەگەر بکرێت یعنی وەکو دەستپێکی بەرنامەکە کە جەنابەت سەربردێکی ژیانی زانایانی ئاینی لە کوردستان و بە تایبەتی لە ناوچەی هەڵەبجە باس کرد. یعنی ئەگەر بکرێت کەسایەتی و ڕۆڵی کاریزمی مامۆستا مەلا عوسمان باس بکەی بزانین هۆکاری چی بووە ئەوە چی بوو وایکرد لە مامۆستا مەلا عوسمان لەناو کۆی زانایانە زانانی باشی ئاینی لە کوردستان و لە ناوچەی هەڵەبجە بوو و بنەماڵەی مامۆستا مەلا عەبدولعەزیز دەوری باش و کاریگەریان گێڕاوە و تا لە مێژووە باسەکرێ خۆت ساڵانی چلەکانت باس کرد و تەنانەت شەستەکان کە ئەمانەت دوجار داخلی ناو شۆرش و ڕوبەڕووبوونەوەی شەپۆلی تەنانەت چەپگەراییش ئەبن لە ناوچەکەدا. یعنی ڕۆڵی مامۆستا مەلا عوسمان و کاریگەری ئەو کەسایەتیە کاریزمی مامۆستا مەلا عوسمان چی بوو وای کرد ئەم پیاوە ئەستێرەی بدرەوشێتەوە و ڕۆژ بە ڕۆژ کاریگەری هەبێ و خەڵک لە ناوچەکانەوە پی سەرسان بن بەم پیاوە. خۆی لە ڕاستیە مامۆستا ئارام ئەوە قاعیدەیەکی سنەتی کەونیە بۆ کاری ئیسلامی کە هەر کاتێک ئەو هەلو مەرجانە لە هەر کەسێکە ئەو تایبەتمەندیانە لە هەر کەسایەتێکە بەوجود هات خوای گەورە ئەو تەوفیقەی پێ ئەدات کەوا هەستێت بە ئەوەی کەوا ئەرکی سەرچانێتی ئەمما مامۆستا بەڕێزانە و بە تایبەتی جەنابی مامۆستا مەلا عوسمان بە حوکمی ئەو کەسایەتی علمی و ئیجتیماعی و هەروەها دەعەوی و هەروەها زاتی خۆی کە کەسێک بووە هەم بە تەقوا کە هەموو لایەک شایەتی ئەوەی بۆ ئەدەن لەم پێگەیەوە ئینتەلاقی کرد هاتنە ناو گۆڕەپانی سیاست یعنی لەگەڵ دەعوا لە هەمان کاتا سیاست لەو کاتەیشە کە ئەمان ئەم ئینتەلاقەیان کرد تازە بە تازەیی فکرەیەکی چەپی زۆر تونڕە و لە ناوچەکە وجودی هەبوو کە بە شێوازێکی زۆر سەختی ستالینی کە بانگەشەیەکی زۆر دوور لە نەرێتی کۆمەڵگای کوردەواری بۆ ئیلحاد یەکەم ڕوبەڕووبوونەوەی مامۆستایان لەگەڵ ئەم فکرایە بوو. بۆیە کارگەیشتە ئەوەی کەوا ئەم مامۆستا بەڕێزانە بدرێن بە دادگای سەربازی لە 1959 و حکم بدرێن و لەگەڵ دوو سەرۆکۆزی بەڕێزی نەورۆڵی بدرێن بە دادگای سەربازی و سجن بکرێن و تەبعید بۆ ناسریە لە ساڵی 1959. ئیتر لەوێەوە زیاتر هەنگاوەکانی بەرەوکاری سیاسی زیاتر ڕەنگی دایەوە و پێشتریش پێش ئەمە بانگەشەی ئیخوان الموسلیمین لە ناوچەکە لە عێراقا کە بەهۆی عولەما بەرزەکانی وەکو شێخ ئەمجەدی زەهاوی ڕەحمەتی خوای لێ بێەوە ئوستاز محەممەد مەحموود سەواف کە هاتبووە مەنتیقەکە و بەدەستی عولەما گەورەکانی عێراقەوە بوو لە ساڵی 1954 سەردانی زانایانی هەڵەبجە دەکەن و لە نزیکەوە بەحث لەسەر ئەو هەماهەنگی و هاوکاری پێکەوە کارکردن ئەکەن بەو شێوازەی کەوا هەردوو لات یەک تەواوکەری یەکتری بن و
و لە ڕاستیدا ئەوانیش لە هەڵەبجە و لە قەڵای هەڵەبجە پشتیوانیەکی باشیان ئەبینی بۆ خۆیان و بۆ بانگەشەکەیان لە هەمان کاتیشدا زانایانی هەڵەبجەش بیری برایانی مسلمان کە لە سەردەسی ئەو زانا گەورانەی عێراقا بوو بە تایبەتی زانایەکی کوردی گەورەی وەکو شێخ ئەمجەدی زەهاوی کە مفتی عێراق و گەورەزانای عێراق و کورد بوو ئەمە لە زێر سەرپەرشتی جەنابیانە ئەکرا و هەروەها ئوستاز محەممەد مەحموود سەواف کە هەموو کارەکان بەدەستی عولەما بوو ئەمانیش لە ڕاستیە سوودیان لەو سەرچاوە گەورەیە بینی و ئەو بانگەشەیش لە حەقیقەتە بانگەشەیەکی میانەڕەوی بێگرفتی نزیک لە سەرچاوی قورئان و سنت بوو لەبەر ئەوە پرۆژەکە پێک هات بۆ ئەوەی کەوا بانگەشەی کاری ئیسلامی برایان لە هەڵەبجە بکرێت وەکو ئەوەی کەوا گشتی سەرچاوەکان بە تایبەتی مامەسا دکتۆر محسین عەبدولحەمید باسە فەرمێ لە کوردستانە لە هەڵەبجە ئەم بەرهەمە پێگەیشت بەرهەمی کاری ئیخوان مسلمین ئەویش بەخۆی ئەو زانە بەرزانە بوو. دوایی دێمەوە هەندێک وێزگەی تر هەیە پێکەوە گفتوگۆیەکەین. کاکامیل جارێکتر بە خێراتن تاکەم بۆ ستۆدیۆی بەرنامەی گفتوگۆ لە کەناڵی ئاسمانی پەیام. ئەمەوێ زیاتر لایەنە حرەکیەکەی مامەسا مەلا عوسمانی ڕەحمەتی و لایەنە بوعدە فکرەکەی کە زیاتر ئەم پیاوە زانایەکی پەروەردەیی بانخوازی بوو و قورئانی پیرۆزی تەفسیر کرد و نووسی. ئەکرێ بڵێن یعنی بۆکو لە کاک عەبدوڕەحمان لە بەشی دووەمی پرسیارەکانمان پرسیارم لێ کرد ئەکرێ بڵێن کەسایەتی کاریزمی مامۆستا مەلا عوسمان بە تایبەتی لە ڕووی فکریەوە چۆن بوو نەضڵجی کرد چۆن بوو گەشەی کرد و بەو شێوەیە هاتە پێشەوە. بە ناوی خوای گەورە و میهرەبان سڵاو و ڕێز بۆ بینەرانی بەڕێزی پەیام و سڵاو و ڕێز بۆ مامۆستا عەبدوڕەحمان لە هەولێرەوە. طبعا جنابی مامۆستا مەرحومی مامۆستا مەلا عوسمان لەو ژینگەیە ژیاوە کە کاک عەبدوڕەحمانیش باسی کرد ژینگەیەکی پڕ لە جم و جوڵ و حیراک و بە تایبەتیش لە ڕووی کاری ئاینی ئەگەر بە شێوە تەقلیدی و کۆنەکەیشی بوو بێ لە چوارچێوەی حوجرە و چوارچێوەی تەکیە و خانەقاکانی ئەو مەنتیقەیە کە مەنتیقەیەکە زیاتر تایبەتمەندی خۆی هەیە مەنتیقەی هەڵەبجە و شارە زور و هەورامان وەگەزانین کە ناوچەیەکە بارگاویە بە دین و دینداری و کاری دینی و کاری ئیسلامی و لەوێەوە ئەم مامۆستا بەڕێزانە نقطەی ئینتیلاقی ئەوان لەناو ئەو ژینگەیە بووە. سەرەتای بارگاویبوونی ئەو مەنتیقەیە بە دین کە ئەڵێن مەنتیقەیەکی دینی بووە بۆ خۆی بەهۆی ئەو سیلسیلە مەداریسەوە کە لە بناری شاخەکانی هەورامانەوە تا پەڕیوەتەوە بۆ ئەم بەرەوە بۆ ناوچەکانی نەورۆڵی و شەمێران و ئەو شوێنانەی تر ناو سەنتەری شار لە هەڵەبجە هەموو ئەمانە وەکو جۆرێکی پەیوەست بە یەکترەوە پەیوەست بوون و جۆرێک لە تەنسیقیش حتا لە نێوانیانە هەبووە لە کاتێکا کە لە بارودۆقێکی تایبەتی ئەو زروف و کاتش کە جۆری پەیوەندیەکان بەو شێوازەی ئێستا نەبووە ژینگەیەک دروست بووە کە کۆمەڵی مامۆستای تیا پێ بگات کە ئەو مامۆستایانە تایبەتمەندی خۆیان هەبووە مامۆستای وەکو بە زمانی ئەمڕۆ متەنەویر بوون مامۆستایەک بوون توانا و قابلیەتی ئەوەیان تیا بووە قۆناغەکان ببڕن قۆناغێک بەجێ بێڵن بێنە قۆناغێکی پێشکەوتوترەوە ئەوانەی کەوە ئەو قۆناغیان بڕی کە قۆناغێکی دینداری بەری ئانەی پاکی سەرەتایی بووە لەو ناوچەیە ئەم مامۆستا بەڕێزانە کە خۆیان لەو مەدرسەیە و لەو ژینگەیە پێگەیشتون توانیان بە فەهمی خۆیان بە توانا و سەلیقەی خۆیان بە زانست و زانیاری خۆیان قۆناغەکە بگوازنەوە بۆ قۆناغێکی تر کە پێی وترا قۆناغی سەحوی ئیسلامی و قۆناغی بێداری ئیسلامی ئالەوێەوە مامۆستا مەلا عوسمان وەکو کەسێک دیارە کە کاک عەبدوڕەحمانیش شارەی پێکرە و کەسانی کەوە دەبنە خەڵکی هەڵکەوتوو لە ناو هەر کایەکە بۆ تایبەتیش لە ناو کایی دینیە بنەمای دروستبوونی ئەو کەسانە لە ذاتی خۆیانەوەیە ئێستا بۆ نمونە مامۆستا مەلا عوسمان کە ئێمە لەو مەنتیقەیە لەگەڵ خزمەتیا بووین لەگەڵ یا ژیاوین و فترەیەکی زۆریش
ڕابەرایەتی و مرشیدی هەمومان بووە. ئەم پیاوە لە ذاتی خۆیان لە کەسێتی خۆیان کەسێک بووە، کەسێکی ڕۆحی بووە، کەسێکی ئیمانی بووە، کەسێک بووە کە قسەی کردووە لە دڵەوە قسەی کردووە چووەتە ناو دڵانیش. ئەنی ئەمە زۆر مهمە لە شخصیەتی کەسێکە کەوای لێ بکە کاریزمایەکی دینی بۆ دروست بێ کە هەر کەسێک گوێی لێ بگرێ حەزەکە گوێی لێ بگرێ ماندوو نابێت تووشی مەلەل نابێت لە کاتێکە لەوە حتا بۆ نمونە ئەمە لەو فترانەی هەشتاکان و هەتا سەردەمی کە هەڵەبجەش ڕاگوازراوکی مابارانیش ئەنواع مەراسیمی ئیسلامی ئەکرا بۆنەکان بە تایبەتی بۆنەی مەولود لە هەر بۆنەیە کاکە وترا ماوە سەمەلا عوسمان وتارێکی هەیە زیاتر ئەگەر بزانرایە بەشداری ئەویتیایە ئەو بۆنەیە قەرەباڵەخترە بوو جۆش و خرۆشێکی زیاترە بوو لە کاتێکە هەر لەو بۆنەیە لەوانەیە کەسی تریتیا بوو بێ لە مامەستا بەلیختر و فەسیحتر و خەتیبتریش بوو بێ بەڵام ئەوەندەی گوێ بۆ ماوە سەمەلا عوسمان گیراوە بۆ کەسە خەتیب و بەلیغ و فەسیح و ئەوەی کە زۆر مەسەلەن بە حەماسەتێکی زیاترەوە قسەی کردووە خەڵک ئەوەندەی چێژی لە قسەی ماوە سەمەلا عوسمان وەرگرت قسەیەک کە وەکوتمان لە دڵەوە هاتە دەرەوە لە ئیمانێکی پاکەوە هاتە دەرەوە کەسێک بوو کە کەسێکی ڕۆحەیمەنەیەکی ڕۆحی بەسەر مەجلیسەکان و بەسەر و شوێنانە بوو کە ئەو قسەی تیا کرد لێرەوە مامەستا نقطەی ئینتیلاقە جەماوەریەکەی مامەستان شوناسی مامەستا ئەلێرەوە دەرکەوت کە خەڵک هۆگری بوو بۆ پاشانیش زانستەکەی مامەستا لە سەردەمێکا کە ژیاوە سەردەمی یعنی حەزەرکردن لە ئیجتیهاد لە فتوا لەمانە بەڵام مامەستا ئەگەر ئێمە زۆر قسە لەسەر دەرک و بابەتێکی گرنگە باسی ئیجتیهاد و فتوات کرد بەڵێ یعنی کاکامل خۆتە زانی لە سەردەمی مێژووی هاوچەرخیشا بە تایبەتی دروستبوونی حیزبی مۆدرن و ڕێکخراوە سیاسیەکان لە چلەکانیش بەدواوە کە دێتەوە بەرەو تاوەکو یعنی ئێستاش ئەم پیاوە یعنی دەستی بۆ بابەتێکی زۆر گرنگ بەر زۆر بابەتی هەستیار بەرکە بریتی بوو لە چەمکی جیهادکردن یعنی کۆمەڵێ خەڵکی زۆر ئیتر چاوەڕێی ئەو نۆک و تۆڵی ئەوەندە کاریگەری ڕۆحی و هەیمانەی هەبوو ئەم پیاوە فتوای جیهادیدا ڕاستە بەر لەوەش حیزبی هەر بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی شەبوو فتوای جیهادیە بوو لە ساڵی 1984ەوە مەکتەبی عسکەری و لەشکری قورئانیە بوو بەڵام دواتر ماوە سەمەلا عوسمان لە 11/5/1970 کە ئیتر بەعس زوڵمیەگاتە لووتکەوە سەرەتای قۆناغەکان و یا بڵین دەستپێکی ئەنفال بوو بەرەو ئەوەی کە خەڵک بەرەو ناومێدی ئەچوو بەشێک لە گوند و شارەکان تێکچوون ماوە سەمەلا عوسمان یعنی فتوای جیهادکردنیە یعنی من وەکو پێشکەشکارێ لە مووقعی پرسیارم ناتوانم هیچ لەسەرەوە نام بەڵام پرسیار لە بەڕێستەکەم ئەوە چی بوو وایک لە ماوەسا عوسمان جورئەتی ئەوە بکە باز لە جیهاد کات و لە منبەری مزگەوتەکانە لە جەماعەتی نوێژەکانە نوێش خوێن نوێشکەر بە تاقم و تفەنگێکەوە بۆسێ و ڕوو لە خوا بکە و عیبادەت بکە و لە هەمان کات شاخەباتێکە دژی سەدام حوسێن طبعا ڕاستە مامەسا خاوەنی ئیجتیهاد و فتوای جەریئانەی خۆی بووە و ئەتوانین بڵێن مامەسا پێشەوەی فتوای جیهادیش دەربکە خۆی بۆ خۆی پێش ئەوەش پێش دروستبوونی ئەو حرەکەتە جیهادیش خۆی بۆ خۆی مجاهیدێک بووە ینی بەڵگەش ئەوەیە کە چەندین جار ڕوبەڕووی گرتن تهدید کوشتن ئەم شتانە بووەتەوە ئەوی کاک عەبدوڕەحمانیش باسی کرد کە گرتن بەڵام لە چوارچێوەی ڕێکخراوێکی سیاسیانە بوو بەڵام لە چوارچێوەی ڕێکخراوێکی سیاسیانە بووە ینی معلومی جەنابتانە کە بابەتی سەحوەی ئیسلامی لە کوردستانە بە حرەکەیەکی ئیسلاحی پەروەردەیی دەعاوی زۆر کەمتر حتا بارگایی بوو بە سیاسەتیش نەک تەنها بەوەی کە حرەکەیەکی جیهادی و چەکدار و ئەوە بێ ئەوش بریتی بوو لە حرەکەتی ئیخوان موسلیمین کە ئوسرەی یەکەمی لە کوردستانە لە هەڵەبجە و لەوەی کە لە مزگەوتی شافعی و مزگەوتی پاشاوە دروست بوو کە لەوێەوە شێخ ئەمجەد زەهاوی و شێخ سەواف و ئەوانە هاتوونە تا ئەو مەنتیقەیە و لەوێەوە هەموو ئەمەل و ئومێدێکیان بە مامۆستایانی هەڵەبجە و ئەو مەنتیقەیە هەبووە و لەوێەوە دەستیان کردووە بە دروستکردنی ئەو حرەکەتە و قۆناغی یەکەمی سەحوەی ئیسلامی لە دروستبوونی ئەو حرەکەتەوە دەستپێکە حرەکەتەکەش ئەزانین کە زیاتر کاری لەسەر پەروەردە و لەسەر تەوعیە و لەسەر هۆشیاری ئیسلامی خەڵکەکە کردووە و ئەو حرەکەتە حرەکەتێک نەبووە تەنها تایبەت بێ بە کوردستان یا بە عێراقەوە حرەکەتێکی بۆ لە عالەمی ئیسلامیا پرانسیپ و کاری تایبەتی دوایی ماوە سەمەلا عوسمان فۆرمەکەی گۆڕی طبعا ئەمە بگەڕێنەوە بۆ ئەوەی کەوا
دوای ئەوەی کە حرەکەی ئیخوان مسلمین لە کوردستانە گەشەی کرد کەوادیرێکی زۆری بۆ پەیدا بوو، قوتابیەکی زۆر داعیەکی زۆری بۆ پەیدا بوو و زروفی کوردستانی زروفی شۆڕش و بەرخودان و زروفی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد بوو. هەمیشە ئەو پرسیارە لە ناخی هەریەکەمانە هەر یەکێک ئەگەر دەریشی نەبڕی بێ هەبوو بێ کە شاخەکانی کوردستان پڕە لە ئەحزابی ئەلمانی و ئەحزابی غێرە ئیسلامی دیفاع لە مەزلومیەتی کورد و لە قەزەی میلەتی خۆیانەکەن، بەڵام بۆ ئەبێ ئێمە ینی وەکو ئیسلامیین قوارەیەکی تایبەت بە خۆمان هێزێکی جیهادی هێزێکی چەکدارمان نەبێ بەرامبەر بە ئەو هەموو زوڵم مستەمەیکەوە لە کوردستانە بەرامبەر بە کوردەکرێ لە عێراقا. ئەم پرسیارە سەری هەڵدا بوو، ینی لە لای زۆر کەس هەبوو، لە لای زانایان، لە لای کەوادیر و لە لای قوتابیەکان. گفتوگۆی ناوەڕاستی هەشتاکانی گفتوگۆی ناوەڕاستی هەشتاکان بوو. هەر لە دەرەنجامی ئەوەشە جا بۆیە ئەڵێ مامۆستا مجاهید بووە، بەڵام فتواکەی بە عەلەنی دەرنەکردووە لەبەرەوەی پێم وایە ئیلتیزاماتی ئەو خەڵکەی لەسەر بووە لە چوارچەوەی تەنزیم و ئیلتیزاماتێکی تەنزیمیا بووە کە ئەبێ شتەکان زیاتر مرکزی بن و بە تایبەتیش بزوتنەوەی ئیخوان کە وابەستە بووە بە حرەکەتێکی گەورەتر یا تەنزیمێکی کە بە تەنزیم دەولی و تەنزیمی بە تایبەتی لە میسرەوە و زیاتر عێراقیش وابەستەی کەنداو بووە. ئەلێەوە ئەم ئیلتیزاماتانە وای کردووەتە مامۆستا نەتوانانی ینی هەر لە یەکەم قۆناغا باز لەوە بکە ئەبێ جیهاد و حرەکەتێکی جیهادی ئەوانە، بەڵام وردە هەم فیکرەکە گەڵاڵە بوو لە ناخی خەڵکەکە، هەم واقعەکەش ضرورەتی واقعەکەش ئەوەیشی پێویست کردکەوە ئیتر ینی ئەبێ ئیسلامیەکانیش دەست بنە چەک و بەرامبەر بەو ڕژێمە بۆسن کە خەڵق قەتڵ و عامەکە. ئەوە بوو لە سەرەتایی پێشەوەی دروستبوونی بزوتنەوەی ئیسلامی، پێشەوەی مامۆستا فتواکە دەربکە کۆمەڵێ هەوڵ لەو بابەتەوە هەیە، ینی هەوڵی زۆر هەیە، هەوڵی دروستبوونی حرەکاتی جیهادی مەسەلەن هەر لە هەڵەبجا من لە یادمە لە هەشتاکانە لە 1970 و 1974 کە ئێمە قوتابی دیراساتی ئیسلامی بووین کە ئەو مامۆستا بەڕێزانە فەزلیان بەسەر ئەو مەدرسانەوە هەیە و هەر ئەوانیش بنیانگوزاری بوون و لانکەی سەحوەی ئیسلامیش ئەو مەداریسە ئیسلامیانەی مەعهەدی ئیسلامی و مەکتەبی دینیە سەرەتایەکەی بوو. ئێمە لە 1970 کە لە کۆتایی قۆناغەکانی خوێندنی ئەو پەیمانگایە بووین لەناو خۆمانەوەکو گەنجەکان هەوڵمانەدا شتێک هەبێ، ینی یادمە لە 1970 ئێمە کۆمەڵێک گەنج ڕێکخراوێکمان دروست کرد ناومانایەکێتی لاوانی مسلمان لە ناخی خۆمانە شتێکی گەنجانە بوو، حتا کۆمەڵێ لافیتات و شعاراتمان لەسەر دیوارەکانیش نووسی. دواتر ئەو برایانەی ئیخوان کە زانیان بە خەزەکانمان کە مەیشێکی گەنجانەیە هەندێک لەو مامۆستایانە بانیان کردین کە ئەوە کاتی نییە و ئاوایە و ئەوەیە. دواتر مامۆستایانی تری وەکو مامۆستای مەرحوم مامۆستا مەلا ئیسماعیل کوڕی مامۆستا مەلا ساڵحی گەورەی هەڵەبجە، ئەویش بزوتنەوەیەکی دروست کرد کە وەکو بزوتنەوەی بە ناوی ئەنسارەوە کە ئەویش هەوڵێکی تر بوو بۆ دروستکردنی حرەکەیەکی جیهادی. پاشانیش بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیش هەر هەمان شێوە هەوڵێک بوو کە توانین بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بە دوایین هەوڵێک کە لەوانی کە بە قووەتر بوو دروست بوو، بەڵام ئەوەی کەوا فیکرەکە بە تەواوی گەڵاڵە بوو و ساحەکە خەمڵی بۆ ئەوەی کەوا حرەکەتێکی بە قووەت دروست بێ. ئەو کاتە بوو کە مامۆستا مەلا عوسمان و مامۆستایانی هەڵەبجە و لە 13 1970 ئەو کۆڕەوە جەماوەریە کرا بە پێشەوایەتی ئەو مامۆستا بەڕێزانە و شخصی مامۆستا مەلا عوسمان کە کاریگەری مامۆستا ئەلێرەیە دەرکەوت. کاتێک کە مامۆستا ئەچێتە دەرەوەی کوردستان و ئەچێتە وڵاتی ئێران و لەوێ وەکو هیجرەتەکەن بەنیازی دروستکردنی حرەکەتێکی جیهادی و هەر لەوێ فتوای جیهاد دەدا وەکە فتوای جیهادی شەدا هەموو هەوڵە بچووکەکانی تری ئەوە هەمووی لە دەوری ئەو فتوایە و لە دەوری ئەو ئینتیلاقە گەورەیە کۆ ئەبنەوە و بزوتنەوەی ئیسلامی ڕائگەیەنن کە بزوتنەوەی ئیسلامی ئەبێتە ژمارە، ینی پێشتر هەوڵەکانی کە ژمارە نەبوو، حتا بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کە مامۆسایانی بەڕێز وەکو ماوەشێخ حەمۆ ماوەشێخ عەبدولەتیف و ئەوانەی تیا بووە تا ئەندازەیەکی زۆر ئەو ژمارە کاریگەرە نەبووە لە ناو ساحە سیاسیەکەی کوردستان و بەتایبەتی لە ناو بەڵام وەکو حیزبێکی سیاسی و عسکەری هەیکەلە ئیداری هەوڵێکی زۆر عسکەریشیان هەبوو، هەوڵێکی زۆر بە قووەت بوو، عامیلێکی یارمەتی دەربوو بۆ دروستکردنی بزوتنەوەیکی بە قووەتر کە دواتر کە بزوتنەوەی ئیسلامی بوو. باش شخصی مامۆستا مەلا عوسمان کاریگەری گەورەی هەبوو لە دروستکردنی ئەو هێزە جیهادیە گەورەیە و وای کردەکەوە بە فتواکەی هەموو ئەوانەی تریش کە قەلق و دوودڵیەکیان هەبوو لە دەوری ئەو فتوایە کۆ بنەوە لە دەوری حرەکەتی ئیسلامی کۆ بنەوە. باشە سپاس منە چمەوە هەول لە لای کاک عەبدوڕەحمان دواتر باس و خواسەکەین لەسەر هەندێک تەوەری تر. کاک عەبدوڕەحمان ئەو پرسیارەی لە کاک کامیلم کرد وەڵامی یایەوە بە تایبەتی لە نێوانی
دووکەوانە کە چەمکی جیهاد و مامۆستا مەلا عوسمان خۆی بەوە مەشهور بوو یعنی هێندە حەزەری ئەکرد هێندە خۆپارێزی ئەکرد نەی ئەتوانی یعنی کۆمەڵە شتەیە کە بیزانێ مەسئولیاتێکی قورسی دنیای و قیامەتی لەسرە یعنی بڕیاری لەسەر نایە بەڵام ئەم پیاوە لە مانگی مایسی ساڵی 1970 تا گەیشتە ئەو بڕوایی کە بانگی جیهاد بدا و خەڵک لەگەڵ یابن هەم لە پارچەکانی تری کوردستانەوە و قورسایەکی زۆرج لە ناوچەی شارەزور و هەڵەبجا لەگەڵی ڕۆشن پەنابردنی مامۆسا و فتوادانی مامۆسا بۆ جیهادکردن کە زەمەنی چەند ساڵێکشی خایاند و بەردەوام بوو تۆک و کوڕی ئەو و نزیشی ئەو وردەکاری چیت لایە کە ئەو پیاوە گەیشتە ئەو قەناعەتە و فتوایە بدات خۆی لە ڕاستیدا طبعاً دەستخۆشیم بۆ برای بەڕێزم مامۆستا کامیل بۆ ئەو باسە گرنگەی لە ڕاستیە سوودم لێبینی ئەوەی جەنابی مامۆستا مەلا عوسمان مامۆستا وەکو بەرنامە ئیشەیە کرد وەکو پرۆژە یعنی هەمیشە مدەڕیس بوو داعی بوو مصلح بوو قازی بوو مفتی بوو هەموو ئەمانەی پێکەوە گرێ ئەدا و لە هەمان کاتیشا لە ماڵەوە بەڕاستی باوک بوو بۆ ئێمە یعنی هیچ بەشێکی فەرامۆش نەئەکرد لە بەشەکانی ژیان و کاری ئیسلامی ئەوەی کەوا ئەفەرمی چی کرد هۆی چی بوو لە ڕاستیە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی مامۆستا وەکو عەرزم کردی بە پێی قۆناغ و بەرنامە کاریە کرد وەکو خۆی لە چاوپێکەوتنێکە لە عەبابەیلێ پاش ئینتیفاضە ئەفەرمێ شەرحێکە کە کاتێک گەیشتە ئەو قۆناغا کە حکوومەتی بەعس ئەنفال لە ناوگەلێکی موسڵمانە بەدیبێنێ و ئەو هەموو ستەمە بکە ئیتر ئەگەر ئەمە هۆی ڕاپەڕین و جیهاد و شۆڕش نەبێت چی هەیە یعنی وەکو لە هەمان کە هەمیشە احتیاتی ئەکرد بۆ مەسائلێتر لەمەیشیانە بابل ئەولا احتیاتی کرد کە دروست نییە ئەگەر ئینطلاق نەکات بۆیە هەموو هیجرەتیان کرد وەکو ئاخرت دەوا کە بەڕاستیە جناوی باوکم و ئەو کۆمەڵە مامۆسا هەرگیز لەبیری ئەوان نەبوون کەوا بێن بۆ دەرەوە چونکە وایان بە باشەزانی لە ناوە خزمەت بکەن پێش ئەوانیش لە چیاکان کۆمەڵێک شۆڕژگێڕ و لایەنی سیاسی هەبوون کە هیچ گرفتێک نەبوو لە نێوانە و بگرە زۆر جار پەیوەندیش هەبوو لە ئاسی زۆر بەرز کە من خۆم یەکێک بووم لەوانەی کەوا پەیوەندەکانم ئەگەیان بە جەنابی مامۆستا گرنگ ئەوەیە مامۆستا وەکو عەرزم کردی بە پێی بەرنامە کاری کردووە ئەو کاتەی کە هیجرەتی کرد بە حەقیقەت گەیشتە ئەو قەناعەتە کە ئیتر هیجرەت واجبە لەسەری و ئەو کاتەش کە ئیعلانی جیهادی کرد بە واجبی زانی کە ئیعلانی جیهاد بکە ئەگەرچی جەنابی مامۆستا پێش ئەوەی کەوا هیجرەت بکە سەرپەرشتیاری کاری برایانی موسڵمان بوو بە کۆی گشتی یعنی ئیخوان الموسلیمین ئەوەی کە پێ وترێ برایانی موسڵمان مامۆستا سەرپەرشتیار بووە هەتا ئەو کاتەی کەوا پاشی ئیعلانی جیهادەکەی ئاخرجار ئەو نامەیان هێنا کە نامەیەکی زۆر بەڕێزانەوە بە ناوی دکتۆر سامەڕایی خۆی گەورە لێ خۆش بێ کە ئەگەر ئەکرێت جەنابەت هەروەکو جاران شێخ و گەورەی شەباب بە و ئەو کارەش بسپێری بە برای خۆت شێخ عەلی عەبدولعەزیز بەڕێزت هەر کار باوکم جەنابی باوکم فەرمی من ئێستا بە حوکمی شەرع بەڕاستی باوەڕم بەوەیە کەوا لە پاش ئەم هیجرەتە جیهاد دەست پێ بکەم بۆ بەرگریکردن لە ئەم میلەتە مەزڵومەم کە دەقی ئاەتەکانی قورئان ئەوەم پێ ئەمرەکات کە من دیفاع بکەم لە میلەتی خۆم لە ڕاستیە لە دوو وێستگا جەنابی مامۆستا تایبەتمەندی خۆی بەکارێنە لە ساڵی هەفتا بە پرۆژەی یەکێتی زانایانی ئیسلامی کوردستان و
هاوکاریکردنی شۆڕشی کورد کە ئەوە ئەو هەموو دەستکەوتە گەورەی لێبەرە هەم هات و جەناوی مامۆستا وەکو نوێنەرێکی میلەتی کورد و سەرکردایەتی شۆڕش ئەچێ مەلیک فەیسەڵ گەورە پاشای جیهانی ئیسلامە بینێت. ئەمانە هەمووی نیشانەی سەرکەوتنی ئەم پرۆژە گەورەی جەنابی مامۆسایە و ئەو مامۆسا بە ڕێزانەی تر کە پێکەوە بوون. لە ڕاستیە مەسئلەی جیهاد غەڵەتی گەورەی هەر کارێکی ئیسلامی ئەوەیە کەوا سەیری کاری ئیسلامی بە گشتگیری نەکات. یعنی ئیسلام وەکو دەعوەیە لە هەمان کاتیشا جیهادە، لە هەمان کاتە هەموو قۆناغەکە هەموو وێستگەکانی تری بانگەوازە و تربیەت و تەعلیمە و یعنی ئیسلام ئەگەر تۆ بیت جیهادەکەی لێ بکەیتەوە چی ئەمێنێت؟ لەکوێ بینیوتە یەک سەحابە بوو بێت چەکدار نەبوو بێت، بەڵام چەکی مسلمانی بەڕاست ئەو چەکە عادلانەیە کە تەنیا بەرامبەر بەستەمکار ئەوەستێت، نەک حتا بەرامبەر بە کافر، بەرامبەر بەستەمکار ئەگەر هەرکێ ببێ ئەوستەمکارە. جا ئەگەر مسلمانی زۆر باش چەکەکەی نەبێت ئەو وەختە ئەبێ ساحەکە سۆڵکەی خەڵکانێکی تر بە تەزویر بە ناوی دینەوە بێن ئەولادی مسلمان سەر ببڕن بە ناوی دینەوە بۆ ئەوەی ئەو فیتنە گەورانە ڕوو بدەن. جا ئەگەر ئەو بزوتنەوە جیهادیە سەرانسەریە بمایە و بەو قووەتە عولەماییەوە کەسانی سەر لە شێوا و ئەیانتوانی بێن بە ناوی دینەوە لەم میلەتە مسلمانە بدەن پێشمەرگەی ڕۆڵەی مسلمانی کورد شەهید بکەن. کاک عەبدوڕەحمانی بپرسم، یعنی لێرە کە تۆ باسی جیهادت کرد، باشە ئەکرێ بڵین مامۆستا مەلا عوسمان توانی و ببێ بە مونەزیرێ، ببێ بە مونەویرێ، ببێ بە بناغەدانەرێکی فکرەی جیهادی لە باشووری کوردستان. ئەگەر یعنی زۆر جار یعنی قسە لەسەر ئەوە کرێ کە ئەم بزوتنەوە جیهادیە زەمەنی چەند ساڵێکی خایان بۆ نوێ ئێمە ئەگەر ئەوەی بزوتنەوەی پەیوەندیش کە پێشتر ساڵی 1984 لەشکری قورئانیان ڕاگەیاند و پێشتریش 1970 هەر دروست بوون لە ڕووی تەنزیمەوە، ئەوەش وازێبێنی بینەوە بۆ 13/5/87 تاوەکو ئەو کاتەی مامۆستا مەلا عوسمان بۆ نمونە وەفات ئەکا ساڵی 99 و دواتر ساڵی 2001 کە گۆڕانکاری سیاسی و نەخشەی سیاسی ناوچەکە گۆڕانکاری بەسەرایەت لە بەتایبەتی لە ناوخۆی کوردستانە، ئەمە بە شێوەیە لە شێوەکان نەما. ئەکرێ بڵین مامۆستا بوو بە بناغەدانەری ئەو فکرێەوە، ئەو فکرێش بەردەوامە و هەتاوەکو ئێستاش هەیە و تەنانە لە زیهنی خەڵکا بە شێوەیەکی نەمری ماوەتەوە. لە ڕاستیە مامۆستا ئارام ئەو فکرەیە بووەتە مەدرسەیەک. دائیمەن مەدرسەی فکری ئەگەر لە کاتێکی خۆی لە پاش ئەوە ئەگەر هەڵدێرێک یان گرفتێک بێ بەسەریا وەکو مەدرسەیەکی فکری وەکو ژیڵەمۆیەک دەمێنێت کە یەک کەسی شیاوی خۆی ئەوێت بۆ هەڵگیرساندنی یان مەدرسەیەکی فکری ئەبێت. ئێستا مەدرسەی فکری وەکو مامۆستا سەعید نۆرەسی ڕەحمەتی خوای لێبێ کە دیارە تایبەتە بەو سنوورە جوغرافیایی تایبەتی خۆی و منتقەی خۆی، بەڵام پاش ئەوە لە کاتێکی ترا سوودیان لێبینی. ئەم مەدرسە فکریەی جیهادیەی مامۆستا مەلا عوسمان و ئەو کۆمەڵە زانا بەرزە و ئەو کۆمەڵە پێشمەرگە و کادیرە باشانە لە ڕاستیە مەدرسەیەکی فکریە هەر کاتێ هەلومەرجەکان هاتەکایەوە دروسە بێت. هەلومەرجی تایبەتەکەش ئەوەیە کەوا ڕەمزی ئەم کارە ئیسلامیانە هەرمەرجە لە شۆڕش و خەباتی چەکداریە بە یاخۆ ئەکرێ ئەم مەدرسە فکریە فکرێت جیهادیە بۆ قۆناغێکی دیاریکا و کە ڕژێمێکی ستەمکاری وەکو سەدام حوسێن بووە، ڕژێمێکی قەمعی بووە، یعنی ئەکرێ بۆ قۆناغەوا بۆ، بەڵام ئەم فکرێت جیهادیە جیهادەکە بە شێوەیەکی تر لەوانەیە جیهادی چۆنەڵێ خەباتی پەرلەمانی بێ، بەشداری لە حکومەتا بێ، داکۆچی لە ماف و ژیان و گوزەرانی خەڵک بێ، بەڵام فۆرمەکەی یعنی گۆڕانکاری بەسەرا بێ. ناکرێ یعنی بڵێ هەر بەردەوامە و بەو شێوەیە بە شێوەی تر یعنی گۆڕانکاری بەسەر هاتووە. طبعاً ئەو کاتە باجێشەکەت جێشی کوردستان بێت، تێکەڵی جێشی کوردستان بێ، یعنی
ئەزمموی ئەزمموی بەشداریکردنی یەکەمین پەرلەمانی کوردستان چیەگەیەنێ؟ ئەم کۆمەڵە زانابەرزا وەکو چۆن فتوای جیهادیاندا فتوای بەعەمەلی فتوای بەشداری یەکەمین هەڵبژاردننی کوردستانیان کرد ئەگەر چی ستەم کرا لە مەسلەی تەزویر و لە سەرەی نیسبەتە. بەڵام لە گرنگ ئەوەیە ئەوان ئەم فکرەیان بەو شێوەیە کەوا هەدەفەکە چی بووە بۆ ئاعلانی جیهاد؟ دیفاعکردن لە میلەتە. هەمان کات دیفاعکردن لە میلەت بە شێوازی هەڵبژاردن، بەڵام لەگەڵ پارێزگاری بە چەکەکەی خۆتەوە، نەک جێیشەکە چەکەیت و خۆ بە تەنیا چەکە پێبێ، هەموو جێیشەکە هەبێ و باتێکەڵاوی کوردستان بێ. یعنی شەرعیەتی بەشداری لە یەکەمین هەڵبژاردننی کوردستانە چی بوو؟ بوونی ئەو چەکداریە بوو کە لە زەمانەی شۆڕشی شاخە هەیان بوو. بەڵێ سوپاس عەبدوڕەحمان، شەرعیەتی شۆڕشی شاخ. سپاس دەکەم پەیامەکەت گەیشتکە کامیل هەر ئەوەی کە لە کاک عەبدوڕەحمانم پرسی، ینی ئەکرێ بڵێن مامۆستا مەلا عوسمان دوو ڕاهەن باسکە. یەکەم وەکو ڕابەرێکی ڕۆحی سەحوەی ئیسلامی، یعنی کۆی گشتی بزافە ئیسلامیەکان و خەڵکی ئیسلام خواز و ئیسلاح خواز هەمووی بە ڕابەری ڕۆحی خۆیانی بزان و ئەمە چۆن لە مێنتاڵێتی و لە عەقڵێتی خەڵکە ئەم کەسایەتیە کاریزمیە بمێنێتەوە هەمیشەوەکو منەزیرێ منەویرێ لی بڕوانرێک و بناغەدانەری یەکێک لە بناغەدارانی بیری جیهادی و تێکۆشانی سیاسی و سەربازی لە کوردستانە. طبعاً هەموو سەرکردەیەک کوڕی قۆناغەکەی خۆیەتی یان کوڕی ژینگەکەی خۆیەتی و تا ئەو تەمەنی باقی ئەبێت و قۆناغە ئەبڕێت لەگەڵ یا ئەڕوا جا سەرکردەی وا هەیە، کەسایەتی وا هەیە، دەوری هەیە لە گۆڕانکاری لە وەرچەرخان لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر. ئەو واقعە گۆڕە لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر. بۆ نمونە وتمان مامۆستا مەلا عوسمان لە قۆناغێکە کە کاری ئیسلامی لەو مەنتیقەیە تەنها حەسر بوو لە حوجرە و مەدارسی دینی و ئەو تەکیە و خانەقا ئەوانەی کە هەبوو، مامۆستا لەوا مێژوویەکی هەیە. هەر هەمانە مامۆستایە وەرچەرخانێک دروستەکە خۆی و براکانی کە مامۆستایانی بەڕێزی تری ناوچەکە ئەچنە قۆناغێکی کەەوە کە قۆناغی بێداری و هۆشیاری و سەحوەی ئیسلامی و تێگەیشتنێکی تری جیاواز کە جیاواز بەوەی کە پێشکەوتوتر لەوەی ڕابردوو دێنەوە گۆڕەپانەکە و دوای ئەوەش بەوە کۆتایی دێ کە واقعەکە ئەیسەپێنە بە سەریانە کە دیارە جیهاد ئامرازێکە بۆ ئەوەی کەوا تۆ بڵێ ضرورەت و ناچاریەکە کە تۆ پەنای بۆ وەکو کاک عەبدوڕەحمانوتی ئاخرین چارەسەرەکە تۆ پەنا ئەبەی بۆەوەی کەوا چەک هەڵەگریت و ڕوبەڕووی ئەو دوژمنە ئەبیتەوە کە بەرامبەر وەستاوە. لە ئاخرین جارە ئەوەیە مامۆستا کە فتوای جیهاد دەرەکاوە ئەبێتە کەسێکی مجاهید و مجاهدین لە دەوری خۆی کۆ ئەکاتەوە ئەم مجاهیدە و ئەم حرەکەتە جیهادی کە ئەم مامۆسایە دروستی ئەکا ئاساڵەتێکی کوردانەی خۆی هەیە، یعنی ڕەسەنایەتێکی خۆی هەیە. ئەگەرچی بنەما و پاشخانەکەی مەدرسەیەکی ئیخوانیە کە فراوانترە لە جوغرافیای کوردستان، بەڵام کاتێکەوە قۆناغی جیهاد و دروستکردنی حرەکەی جیهادی دێتە پێشەوە ئەبینین ئەم حرەکەتە جیهادی جیاوازە لە حرەکەتێکی جیهادی ترکە. بۆ نمونە لە میسرا هەیە، لە جەزائیرا هەیە، لە وڵاتێکی کا هەیە، لە سووریا هەیە، لە هەموو ئەوانەی کە حتا ئەوانش هەر لە ڕەحمی ئیخوان مسلمینەوە ئینتلاقیان کردووە. ئەمەی کوردستان ڕێک مطابقی واقعەکە کە لە کوردستانە هەیە. ئەویش ئەوەیە ئەبینین لە کوردستانە قەزیەکی قەومی هەیە. ئەم قەزیە قەومیە قەزیەکی ڕەوایە و کۆمەڵێ هێزی سیاسی تر لە شاخەکانە هێزی شۆڕژگێر و چەکدارەیە کە ئەلمانی و غیرە ئیسلامین هەریەکەو بە پاشقانی فیکری و ئایدۆلۆژیای خۆی. لێرەوە حرەکەتێکی جیهادیش دروستە بێ کە ئەگەر لە شوێنەکانی کە ئێمە بە پێوەدەنگی ئەوانی کە بیپێوین و حسابی بۆ بکەین ئەبینین لەوێ سیدام و بەریەککەوتن هەیە. حرەکاتی جیهادی لەگەڵ حرەکاتی غیرە ئیسلامیە پێکەوە نەیان کراوە لە هیچ شوێنێکا و وەکاری هاوبەشیان بە یەکەوە نەکردو. بەڵام کاتی حرەکەیەکی جیهادی دروستە بێ لە کوردستانە لە شاخەکانە ئەبینی لەگەڵ هێزە سیاسەکانی ترا هەماهەنگی و تەنسیق و کاری هاوبەش و کاری حتا جەبهەوی بە یەکەوە پەلاماری دوژمنەکەی دوژمنە هاوبەشەکەی خۆیان بەشداری لە ڕاپەڕین و هەموو ئەمانە ئەکەن. دوای ڕاپەڕینیش کە ئەم حرەکەتە جیهادیە دێتەوە ناو کوردستان، لە ناو کوردستانە
ئەبینی تایبەتمەندیەکانی زیاتر دەرەکەوێت کە تایبەتمەندیەکە لەگەڵ واقعەکەی خۆیان گونجاوە ئەوش ئەوەیە حرەکەیەکی جیهادیە یەکەم حرەکەیەکی ڕادیکالی نییە بۆ مانایی لە دەرەوەی پرۆسی سیاسی باوەڕی بە هیچ لایەن و هیچ حەڵێکی سیاسی تر نەبێ بەڵکو لە چوارچەوەی پرۆسی سیاسی کوردستانە داخلی ڕکابەری سیاسی ئەبێ داخلی بەشداری پەرلەمان و هەڵبژاردن و حضوری مامۆستا عوسمان چییە لێرە کەسایەتیشکارەوە چێ ماوەی بەرنامەکەم بەرەو تەواو نەچێت هەموو ئەمانەی کە ئێمە باسی ئەەکەین هەموو ئەمانەی کە ئەڵێن تایبەتمەندی ئەو حرەکەتە جیهادیە جێپەنجەی مامۆستا مەلا عوسمانی پێوە دیارە ینی ئەمە کەسێکی وەکو مامۆستا مەلا عوسمان کە ڕابەرایەتی حرەکێکی جیهادی وە ئەکا حرەکەیەکە لەسەر ساحی کوردستانە بەشدارە لە پرۆسی سیاسی بەشدارە لە حرەکەیەکی میدیایی کەناڵی ئەعلامی و تەلەڤیزیۆنی نەبووە ینی حرەکەی جیهادی هەمووی لە ژێرزەمین و بە مەخفی شەکانی خۆیانیان کردو و حتا لەوانێت زمینەشیان بۆ ڕەخسابی وەکو حرەکەی ئیسلامی ئیش کوردستان بەو شێوازە ئیش بکەن و بەشداری پرۆسی سیاسی بەڵام قەناعەتیان وانە بووە لە کوردستانە حرەکەیەکی جیهادی بەم شێوەیە دروستە بێ مرشیدەکەی مامۆستا مەلا عوسمانە بێ فتوا و ڕێنمونیکارەکەی مامۆستا مەلا عوسمانە بێ کە پیاوێکی مەقاسیدی بووە کە پیاوێکی میانە ڕەو بووە بە مامۆستا عوسمان مڵکی چیە لە ڕابوونی ئیسلامیە لە حیزبە سیاسی ئیسلامیەکانە مڵکی گشتی کۆی سەحوە و خەڵکی ئیسلام خواز و ئیسلاحخوازەیە ئەکرێ بڵێن حیزبێکی سیاسی دیاریکراوی ئیسلامیە کەسایەتی و بنەماڵەیەک بڵێن تەنها مڵکی ئەمەیە من پێم وایە ئەگەر ئێمە مێژوو بخوێنینەوە مێژووی سەحوەی ئیسلامی بخوێنینەوە کە ئیشارەم بە هەندێک لە قۆناغەکان کرد قۆناغی یەکەم و دووەم و سێهەم کە دێتە کوردستان و ئەو حرەکەتە جیهادیە لەسەر ساحەکە بە عەلەنی و بە مەقەڕات و بە میدیا و بە ئیعلام و بە بەشداری سیاسی و هەموو ئەمانەوە دروستە بێ یعنی قۆناغ بە قۆناغ ئەچێتە پێشەوە تا ئەو کاتەی مامۆستا مەلا عوسمان ئەم حرەکەتە بەجێ ئەهێڵێ چی بەجێهێشتنی پۆست و ئەوەی کە سەرۆکاری حرەکەتەکەیە کرد چی بە وەفاتیشی کە وەفاتی خەسارەتێکی گەورەتر بوو لەوەی کە لە حرەکەتەکەی بەجێهێشت لەو گۆڕانکاریان نەخوازراوەی کە هەڵەیەکی استراتیژی بوو لە مێژووی بزوتنەوەی ئیسلامیا ڕوویە لە مێژووی سەحوەی ئیسلامیا بە شێوەیەکی گەورە کە مامۆستا مەلا عوسمان تا ئەو شوێنەی مامۆستا وجود و حوزوری هەبوو بە خیتابی بە قسەی بە ڕێنمونی ئەو حرەکەتە قۆناغ بە قۆناغ ئەچوویە پێشەوە حتا سەحوەی ئیسلامی ئەچوویە پێشەوە بە فەوتی مامۆستا مەلا عوسمان و پێش وەفاتیشی بە بەجێهێشتنی بزوتنەوەی ئیسلامی و ڕابەریایەتی نەکردنی ئەو حرەکەتە دیارە بینیمان کە دوای ئەوە قۆناغ بە قۆناغ بەرەو دواوە ڕۆیشتەوە تا ئەوەی ئەمڕۆی بینین بەداخەوە نەکرێ ینی کەواتە مامۆستا مەلا عوسمان مڵکێکی گشتی گەورەی کاریگەری ڕابوونی ئیسلامیە لە کوردستان ماوەسا ئارام ئەگەر ئێمە یاداشتەکانی سەرکردە کوردیەکان بخوێنەوە بۆ نمونە من سەیری هەندێک لە ئەوەی کە تایبەتە بە کوردستانەوە هی خوێندومەتۆ مەقاتعی یاداشتەکانی ئەحمەد چەلەبی یەکێک لە سەرکردەکانی ئۆپۆزیسیۆنی عراقی ئەو کاتە و دواتریشکە بەشداری یەکێک بوو لە کەسە کاریگەرەکان ینی تەماشاکەی بە چ شێوازێ باس لە مامۆستا مەلا عوسمان هەیمەنە و کاریزمای مامۆستا مەلا عوسمان وەکو کەسێکی کاریزمایەکی دینی تەوان کەسێک کاریزمای دینی هەبوو کاریگەری لەسەر کای سیاسی و کایەکانی تریشە بێت مامۆستا ئەو کاریزمایی وای کردبوو کە جێگەی احترامی سەرکردە کوردیەکان بێ کاک مەسعودە مامجەلا لە سەرکردەکانی تری ناو حیزبەکانی خواری ئەوانە و سەرکردە عێراقیەکانی وەکو چەلەبی وەکو سەرکردەکانی هێزە سیاسی شیعیەکان و سونیەکان و هەموو ئەمانە ینی مامۆستا مڵکی هەموو خەڵک بوو کاتێک کە تو حتا لەنەوە دووسیا کە بزوتنەوە تووشی ئەو ئەزمەیە بوو ینی حتا هێزە عێراقیەکانی سەرکردە عێراقیەکان هاتنە کوردستان تەنها لەبەر خاتری وجودی مامۆستا مەلا عوسمان کە ئەو وەکو ڕەمزی حرەکەتەکە کەوتووە ناو مەئزەق و ئەو بارودۆخە نەخوازراوە ئەنی کەواتە لەوێ ئێمە بۆمان دەرەکەوێت کە مامۆستا هەیمەنە و کاریگەری نەکردتەنها بەسەر بزوتنەوەیەکی وەکو حرەکەی ئیسلامیەوە بوو هەیمەنەی بەسەر هەموو کایە سیاسیەکەیشەوە هەبوو وە قسەیشی جێگەی کاریگەری بوو هەموو ڤیدیۆکان وانی کە ئێستا ماوەی بەرنامەکەم تەواو زۆر بە کورتی بۆی بە کورتی بچمە لای دوا قسەی کە عەبدوڕەحمانیش لە هەولێر یعنی مامۆستا مەلا عوسمان بە تایبەتی کە تۆڵەی مڵکی گشتی سەحوەی ئیسلامی و ئیسلام خوازانە یعنی چی بکرێ بۆ پیاوە جگە لە فکرەکەی کە باسی حزوری فکرەکەی کرا بە چەندین شێوازی جیاواز ماوەتەوە بە کورتی بۆ ئەوەی ڕێزە کەسایەتی مامۆستا مەلا عوسمان بگیرێ و هەمیشە بە نەمەری لە دڵی خەڵکا بمێنێت طبعا مامۆستا مەلا عوسمان وەکو وتم کوڕی قۆناغەکانی خۆی بووە تا تەمەنی بووە ئەو کۆمەڵێک قۆناغی بە ئێمە بڕیوە بە سەحوەی ئیسلامی بڕیوە قۆناغی دوای ئەو ئەبێ خەڵکێکی کە دروست بێ کە لە مەقامی ئەوە بن کەەوە ئەو دەورەی مامۆستا مەلا عوسمان ببینن کە پێم وایە تا ئێستا ئەو بۆشایە
نەتوانراوە پڕ بکرێتەوە وەڵامڕکاری پەنجەکانی کاریگەری ڕاوە تا ئێستا کۆمەڵی ڕموزی گەورەی ئیسلامی لە باشووری کوردستان هەیە لەوانەیە بەشێکی کاریگەری هەم هاوڕێتی هەم ئەفکاری هەم پێکەوەبوونی مامۆستا مەلا عوسمانی یانی لەسەرەوە پێکەوە بوون توانیوانە سوود لە یەکتری وەربگرن وە ئەوەی کە ئێستا ماوەتەوە ئەم سەحوەی ئیسلامی بەشێکی ناوترێت جێپەنجەی ئەوی پێوە دیارە. طبعا هەموو شتێک یعنی ئەمە جێپەنجەی پێشینەکانمان بە هەموو شتێکەوە دیارە و بە تایبەتیش مامۆستا مەلا عوسمان. سپاس کاکاملکە عەبدوڕەحمان دوا قسەیەمە لای جەنابە ئەگە دوایین قسە بکەی لەسەر کەسایەتی ڕۆڵی باوکی ڕەحمەتی لە 23 ساڵەی دوا کۆچیدا بزین چی بکرێ بۆی بۆ مامۆستا مەلا عوسمان و ئێوە چیتان کردووەکو کوڕوونەوەکانی تاوەکو ئەم کەسایەتیە بە نەمری بمێنێتەوە. واللهی کاکە گیان ئەوەی کە گرنگە ئەوەیە ئەو فکرەیە ئەو ئەزمونە ئەو مەدرسەیە ئێستا ئامادەیە فکرەکە هەیە هەر کاتێ ئەو کەسەی شیاوی خۆی عالم و ڕەمز و شیاوی خۆی هەبێ من لەو باوەڕام ئاسانترە لەوەی کەوا یەکەم جار دروست بکرێت و ئەوەی کە ئێمە وەکو ماڵی جەنابی مامۆستا خەریک بین کۆکردنەوەی ئەو ئاسارەیە و ئەو عەلاقاتەیە کە هەیە لە دەرەوە و لە ناوە و نووسینەکان ئەو کەسانەی کە ئەنووسن لەسەر جەنابی مامۆستا تێزی ماستەر و دکتۆراکانیان و بەحسەکانیان ئێمە هاوکاریانەکەن و بۆ خۆشمان پرۆژەیەکی گەورەی ژیاننامەکەمان لەبەردەستە بەو هەموو ئەرشێفە دەوڵەمانەی کە لەبەردەستمانە هەیە ئەتوانین کەسانێکی کەش ئەگەر مێژوویەکیان نووسی بێ نەقس و هەڵەی تیاابێ ئینشاءڵڵا مێژوویەکی تێروتەواوی پشتبەستوو بە دیکۆمنت و بە بەڵگەنامەکان ئەخینە بەردەست تا ببێتە بەشێکی سوودبەخشی مێژووی کوردستان و کاری ئیسلامی و جەنابی مامۆستاش مڵکی ڕەهەندە ئایدۆلۆژیەکەی مڵکی موسڵمانانە. ئێستا زۆرێک لە موسڵمانان لە تورکیا و لە جێگەی ترەوە دائیمەن پەیوەندیەکەن ئەو هەستیان هەیە و لە نیشتیمانێکەش مڵکی هەموو کوردستانە و مڵکی هەموو لایەنێکی ئیسلامیشە. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا کاک عەبدوڕەحمان عوسمان عەبدولعەزیز کوڕی ڕابەری پێشووتری کۆچکردووی بزوتنەوەی سامی و ڕابەری ڕابوونی ئیسلامی لە باشووری کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سپاسی کاک کامیلەکەین. کاک کامیل ئیزافەیەکت نەبوو کۆتا قسەت بۆ کۆتایی بەرنامەکەمان گەر بە کورتی لە نیو خولەکە. مامۆستا مەلا عوسمان کەسێک بوو هەستێکی بەرپرسیارەتی قیامەتی بە قووەتی هەبوو. یەک بەسەرهاتی زۆر بچوو کاتێکەوە مەنتیقی هەڵەبجە بەجێ هەیە خەڵکێکی زۆر لەگەڵیا ئەڕۆن لەوانە قایمقامی هەڵەبجە مامۆستا جەمیل مەرحومی مامۆستا جەمیل خوالی خۆش بێ لە منتیقی گردەنازیە لەوێ قافڵەی سارەکانی ئەوەسیە نێودا ئەبەزیە و مامۆستا جەمیل بە تکاوڕجایەکی زۆرەوە ئەینێرێتەوە ئەڵێ لە هەڵەبجە تۆ قایمقامی ئێستا هاوڵاتیەک پێویستی بە ئیمزایەکی تۆ هەبێ من گوناهبارە بم نابێ لەگەڵ مابێ. ئەم ڕۆحیەتە و ئەم بەرپرسیارەتی ئەگەر لە بەرپرسانی هەرێمی کوردستان و لە ناو پرۆسەی حکومڕانی کوردستانە ئەگەر ئێستا هەبێ ئەو ڕۆحیەتە زیندوو بکرێتەوە واقعی کوردستان بەم شێوەیە نابێت کە ئیبینین. بەڵێ زۆر سپاس بۆ کاک کامیل مەحموود نووسەر کە لە ستۆدیۆی بەرنامەی گفتوگۆ لەگەڵ مامی دووبارە سپاسی کاک عەبدوڕەحمانی شەکەین لە هەورێرەوە لەگەڵ ماموو بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە دێمە کۆتایی بەرنامەی گفتوگۆی ئەمڕۆمان کە گفتوگۆیەکی تایبەت بوو بە کەسایەتی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز. سپاسڕانەکەم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک کە تاوەکو ئێستا بە دیار بەرنامەکەمانەوە دانیشت. دووبارە سپاس.